گەشتێکی تری عەقڵەکەین لەگەڵ بێدینەکان لەگەڵ ئەوانەی باوەڕیان بە وجودی خوای گەورە نییە یا باوەڕیان بە غەیب نییە بە شێوەیەکی گشتی بەنادیار. ئێمە باسمان لەوە کردوتمان هەموو شتێک لە گەردوونە دەلیلە لەسەر هەبوونی خوای پەروەردگار، بەڵام ئێوە هێشتا عەقڵتان پەک خستووە. ئێوە پێتان وایە زۆر ئیشەکانتان عەقڵین، بەڵام ئێمە گەشتی عەقڵتان لەگەڵا ئەکەین و بۆشتانە سەلمێنین کەوانی. باسمان لە بەڵگەی سروشتی مرۆڤ خۆی کرد کە خوای پەروەردگار خەڵقی کردووە و هەموو مەخلوقاتێکی تر ڕوویان لە خوای پەروەردگارە. ئەم ئینسانە بدائەنێ ئەی پەرستێ باوەڕی بە عیلم هەیە وەکو خوایەکی نوێ، باوەڕی بە فەلسەفە هەبوو وەکو خوای کۆن هەروەها هی تازە. ئەم ئالیهانەی لەگەڵ خوای باڵایە دانابوو، بەڵام کە هاواریشی بۆ دێ هاوارە باتەوە بۆ خوای گەورە. ئەم ملحیدەی باوەڕی بەخوانی عەلا ئەساس، چونکە خوای گەورە فەرمێ لە دڵیانە باوەڕیان پێی هەبوو وجحدوا بها واستيقنتها أنفسهم ظلما وعلوا. لەبەر لوتبەرزی خۆیان باوەڕەکە ئاشکرا ناکە، ئەجنا لە ناخیانە هەیە. ئێستا ناڵێم تۆ مناقەشەم بکەیتەوە بڵێ لە ناخمانیە، چکە من ناخی تۆ نازانم و ناشزانم تۆ ئیدعایەکە ڕاستەکە یاد درۆ بۆم ناسەلمێنرێ، بەڵام کاتێک کە تۆ کەویتە عمقی بەحرێکەوە دەریایەکەوە ئەو کاتە زانین باوەڕت بەخۆ خۆتە زانی، ئێمە هەر نازانین. لەوانەیە کە هاوارێکت لێ ببیستین ئەنجا بزانین وڵا هاواری خوای گەورەی کرد. ئەو کەسانی کە ئەکوژرن لە یەک حاڵەتاکە یەک ملحیدونەوە مسلمان بن، مسلمانەکان هاوارەکەن وشهد لا اله الا الله واشهد ان محمد رسول الله، ملحیدەکە بێ هیچ ناڵێ، بەڵام لە ناخی هاواری خوای گەورەکە ئێمە نازانین دیسان، ئێمە ئەڵین لە ناخی هاوایە نازانین وایە یان نا، بەڵام وا ئەزانین چونکە هەموو مەخلوقێک هەمووی لەسەر ئەم ئیمانە فطریە دروست بووە. ئەم ئیمانە فطریە لەگەڵ پێکهاتەی جەستە و ڕۆح و دەروون و هەموو شتێکی ئەم ئینسانەیە هەیە. جزئێک لەم ئینسانە دینە، هاوار بۆ خوابردنە. بۆیە وەکو وتمان دین لە هەموو کۆمەڵگە بەشەریەکانە هەبوو، دواکەوتوو بوو بنیا پێشکەوتوو. دینەکە تەوحید بوو بێ لە ڕێی پێغەمبەرانەوە هاتوێ و نەوەکان لەسەری ڕۆیشت بن، یان لادان بێت لە وەحی و ئەهلی شرک بێ و تۆڵتمی بێ و یا بتپەرستی و وەثەنی بێ یا هەر شتێکی تر خەڵک کەوتبنە شوێن.